لە سنووری هەڵەبجە و شارەزور و هەروەها پێنجۆن ڕوبەرێکی بەرفراوان لە زەوی پشتیپاڵی هەیە کە ساڵانە جوتیاران بە کڕنی تۆ و بە چاندنی ئەو تۆ لە زەوی پشتیپاڵەکانن بەرهەمی تەماتە ئەچێنن و ڕوبەرێکی بەرفراوان لە زەویەکانیان دیارە ئەو زەوی پشتیپاڵانەی کە لە سنووری هەڵەبجە و شارەزور و پێنجۆندان هەیە بە تەماتە دەچێنرێت و دیارە لە ماوەی چەند ساڵێکە ئەم کارگەیەک لە هەڵەبجە کراوەتەوە بە ناوی کارگەی دۆشاوی تەماتەی شارەزور بۆ ئەوەی کە بەرهەمی جوتیاران وەربگرێت و بیکات بە دۆشاوی تەمات بۆ ئەوی کە بەرهەمی جوتیاران وەربگرێت و بیکات بە دۆشاوی تەماتەی خۆماڵی و هەروەها هەناردەی شارەکانی ناوەڕاست و باشوور عراق و سەرجەم شارەکانی هەرێمی کوردستانی بکات دیارە ئەمەش بەهۆی ئەوەی کە بەرهەمی جوتیاران ساخ نابنەوە ئەم کارگەیە پلانی هەیە ساڵانە بۆ وەرگرتنی بەرهەمی جوتیاران من بۆ قسەکردنی زیاتر لەسەر پلانی ئەم ساڵی کارگەکە بەڕێز کاک بێرون محەممەد بەڕێوەبەری کارگەی دۆشاوی تەماتەی شارەزور لە کاک بێرون پلانی ئێوە چییە ئەم ساڵ دەتانوێت چۆن بەرهەمی تەماتە لە جوتیاران ئەم ساڵ وەربگرێت؟ بەڵێ پلانی ئەم ساڵمان پێشری بە خێراتتان دەکەین پلانی ئەم ساڵمان ئێمە جیاواز لە ساڵانی ڕابردوو پلانمان هەیە کە دوو هێندە و سێ هێندەی ساڵانی ڕابردوو تەماتە وەربگرین لە جوتیارە بەڕێزەکان هەروەها لەگەڵ چەند جوتیارێکە ڕێککەوتوین و لەگەڵ چەندی جوتیارێکی تریشە لە ڕێککەوتنانی ئینشەڵڵا بۆ ئەم ساڵ پلانمان هەیە کە بتوانین تەماتێکی زۆر وەرگرین. هاوکاری بۆ جوتیاران چ لە کڕینی تۆ و دیاریکردنی تۆ بۆیان یان پلاسکۆ هیچ پلانێکی لەو جۆرەتان هەیە؟ لە کڕینی تۆکە لەگەڵیان ڕێکەوتین ئەو تەوانەی کە خۆیان ئەیچێنن ئەو تەوانە تەماتیان لێ وەرەگرین هەروەها ئەو تەماتانی کە زیاتر ئاویان زیاتر لە گۆشتن نەبن ئاویان زیاتر بێ تۆی پێم وابێ 712 هەیە ئەو تۆ زۆر گونجاوە بۆ دۆشایی تەماتە هەروەها لە پلاسکۆیە ئێمە هاوکاریمان کردوون کە پلاسکۆیان بێ بەرامبەرین بۆ جوتیارانی کە تەماتەمان بۆ دێنن. لە پلانتانەیە بۆ ئەم ساڵی داهاتوو کە تەماتە بەرەم هات چەند تەن تەماتە وەرگرت؟ لە پلانمانەیە ئەم ساڵ بە جیاواز لە ساڵانی ڕابردوو ساڵانی ڕابردوو 150 تەن بۆ 200 تەن تەماتەمان وەرەگرت ئەم ساڵ لە پلانمانایە ئینشەڵڵا دوو هێندە و سێ هێندە زیادکەین بۆ 400 تەن بۆ 500 تەن ئینشەڵڵا. تەنها لە ناوخۆی سنووری هەڵەبجە و شارەزور و پێنجۆن وەرگریا لە شارەکانی تری هەرێمیشەوە لە هەر پیوەکۆ بێتاوەکو سنووری دووەک و ناوچەکانی تریش ئەگەر بەرهەمتان بۆ بێ ئەوە وەرەگرن وەکو کارگە وەکو ساڵانی ڕابردوو لە دۆهۆک و لە زاخۆ و لە هەولێر و لە هەموو شارەکانەوە ئێمە تەماتەمان وەرگرتووە ئەم ساڵی بە هەمان شێوەی ئینشەڵڵا تەماتە وەرەگرین. وەزارەتی کشتوکاڵ هیچ هاوکارێکی ئێوەی کردووە بۆ ئەوەی کە بتوانن بە ئاسانی بەرهەمی جوتیاران وەربگرن و بیکەن بە دۆشاوی تەماتە و لەگەڵەشا بتوانن ئاسانکاریتان بۆ بکالەوەی هەناردەی شارەکانی تری هەرێمی کوردستانی بکەن؟ وەزارەتی کشتوکاڵی بەڵێ زۆر ئاسانکاری بۆ کردوین لە ساڵانی پێشووە ئەم ساڵی ژەگەر هاوکاریمان بکە ئەتوانین زیاترین تەماتە وەربگرین لە جوتیاران. ڕێنماییتان چییە بۆ جوتیاران چ بەرهەمەیەک بچێن چ تۆیەک بچێن بۆی کە دۆشاوێکی زۆر بدات بەدەستەوە؟ وەکو وتم ئەو تەماتەیە ئەو تۆ بچن کە زیاتر ئاوی زیاتر بێت تەماتەکە تۆی 712 هەیە دووبارەم کردەوە کە ئەو تۆوە زۆر گونجاوە بۆ دۆشایی تەماتە توانین بکەین بە دۆشا و بکەین ناوتۆ و بەکاربین بە کاربەرەکانمان. لە پلانتان هەیە کارگەکەتان بەرفراوان بکەن چ لە وەرگرتنی کارمان چ لە کارکردنی زیاتر؟ ئێمە کارگەکەمان بە فراوان کردووە بۆ وەرگرتنی تەماتەکە هەروەها لە پلانیشمان کارگەکە فراوان کرد بۆ ئینتاجکردن بۆ دروستکردنی دۆشاو. باش لەم سنوورە لە سنووری پارێزگای سلێمانی چەند تەن بەرهەم تەماتە بەرهەمێنرێت کە ساڵانە ئێوە و کارگە ئیکەن بە دۆشا و هەناردەی شارەکانی هەرێم و عراقیەکان؟ لە سنووری هەرێمی کوردستانە ڕێژەکەی بزەبت لەوە لە ڕۆژێکە بتوان 200 بۆ 500 تەن بتوان تەماتە ئینتاج بکەن و بیگەن ئەم کارگەیە بۆیە ئێمەش فراوانمان کردووە بتوانین کە تەماتەکان هەمووی لێ وەربگرین. دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ بێرون محەممەد بەڕێوەبەری کارگەی دۆشاوی تەماتەی شارەزور. بەڵێ نزار وەزانێرەکان و سەبارەت بە کار و پلانەکانی کارگەی دۆشاوی تەماتەی شارەزور بۆ ئەم ساڵی وەرگرتنی تەماتە لە سنوورەکەدا. سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکان پەیوەست بە پلانی کارگەی دۆشاوی تەماتەی شارەزور بۆ ئەم ساڵ.